لە ماڵی خۆتان ئەلبومی زۆرتان هەیە ئێوە سەرکۆ ئەلبومە کۆنەکان یعنی ئەگەر هەتانە کاتێکی بۆ تەرخانەکەن بە نمونە شەوێک دانیش نەموتان بەیەکۆسەری وێنە کۆنەکان بە تایبەتی من لە ئاهەنگی خوشکەکانم یان براکەم کا وێنانە گیراوە یاخود هەندێک لە وێنانەی کە ئیخۆ مناڵیە کە لە وێنانەیە وێنەی کۆنتر سیر ئەەکەی بنمونە ڕەش و سپیەکان بەتای ڕەش و سپیەکان بەڵی باپیرم کە کڵاو باریکەکانی ئەمە ماڵی کێ بووە بێگومان من خۆم لە ماڵی خۆمانە ئەم بابەتە زۆر گرنگی پێدەین زۆریشی هەست پێ ئەەکەم کە بزانم یعنی کەس و کارە کۆنەکانی دایک و باوکم کێ بوون یعنی لە چ ماڵێکا ژیاون بەس شێوازێ بووە بێگومان وێنە خۆی گرنگیەکی تایبەتی خۆی هەیە سەرکۆ لە تۆری یەکەمی ئەم ڕۆمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین بە تایبەت وێنە کۆنەکانی تایبەت بە هەر یەک لە خێزانەکان چ گرنگیەکی هەیە بۆ ئەو خێزانە پێویستەکە بە شێوازێک ئەم وێنە پارێزگاری لێ بکرێ پێویستەکە دایکان و باوکانی کە لە ماڵەکەیان چۆنی گرنگی بەم بابەتە بدەن نەوەکانیان کە لە نێو ماڵەکە هەیە چۆن کاتێک تەرخانکەن لەگەڵیان بۆ ئەوەی کە بێکۆسەری ئەم وێنانە بکەن کۆمەڵێک زانیاریکە لە زمانی زووە بە شێوازێک بۆ لەسەر ئەم وێنانە بیدەن بە مناڵەکان و نەوەکانی خوان و هەروەها باسێکی گرنگ لەسەر ئەوەکەین کە وێنە چ پەیوەندیەکی بە ڕەسەنایەتیەوە هەیە بێگومانەوە گەزانین کە لە مێژووە وێنە گرنگێکی تایبەت و دیاریکراوی خۆی هەیە ڕەنگە زۆربەی کات بوترێکە مێژوو لە ڕێگەی دەقەکانەوە ئەگەڕێتەوە بەڵام وێنەش بۆ خۆی هەتا ئێستا ڕەنگە ململانێکی زۆر لە نێوان ئەوە هەبێت کە وێنە بە شێوازێکی باشتر یاخود ڕاستتر دەقەکان مێژوو ئەگەڕێتەوە یاخود دەقەکان لەسەر تەواوی ئەم بابەتانە گفتوگویەکی چڕوپڕ ئەەکەین بە میوانداری بەڕێز مامۆستافایەق حەمە ساڵح کە بەڕێزیان سپۆرن لا بواری فۆتۆگرافی و ئێستا بە خۆشحاڵیەوە لە لامان ئامادەیە مامۆستاگیان سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش سڵاو لێبێ چاویشڕۆم بۆ مامۆستا ڕۆژێکی نۆ کوسات باش من زۆر چاوەمڕون بۆ چونکە من پێش 13 ساڵ بۆ 14 ساڵ پێش ئێستا خوێنکاری بەڕێزە بووم ئەو خۆشحاڵێکی زۆر بە منە بەخشێ کە ئێستا لا پرۆگرام لەگەڵمان میوانی من زۆر دڵم خۆشتر بوو چکە مامۆسایەکی ئازیز ئەرشیفێکی جوان خزمەتێکی زۆر و هەمیشەش نەیویستووە قەت دەربکەوێت هەمیشە ویستێتی ئەوەی کە هیکات خزمەت کا بە میلەتەکەمانەوە جا کە باسی وێنە و فۆتۆژەکەین ئەزانین کە مامۆسافایەق چه ئەرشیفێکی جوانی بۆ ئێمە تۆمار کردووە ئەمە لێرۆ زۆر دەستخۆشی لەکەین بە هیوای تەمەندرێژی تەندروستی باش تەریکە یەک ڕستە هەیە ئەڵێ مرۆڤ پێویستە وەک ئەو کەسە بێ کە فیلم ئیش پێەکە ئەمە چەند سەد کەسەی شاشەکەکە بەس کەس نازانێت ئەو کەسەی کە فیلمەکە ئیش پێەکە مرۆڤ بەبێ بەونەوە ئەبێ وەک چۆن ئەڵێن ئەکەن ڕەنگە ڕستێکی کە فریامان بکەوێت بەس ئەو کەسانی کە لە پێناوی ئەم خاک و ئاوایە بوون بە پێشمەرگا بە تێژای تاریخی خۆمان ینی لە 1970ەوە لە عبدوڵای نەهریەوە تاکو ئەم چرکە ساتە بەشێکی زۆر لەمانە بوونە بەردەبازی ئەم ڕۆژ یعنی مەسەن بەردەباز لە کوردوارێ بە چیوتێ کە لە جۆگەیەک بەردێکدا ئەنی کەسی قاچی خاتە سەر بووی قاچی تەڕناوێ پڕێتەوە بەڵام ئەم کەسانە بوونە بەردەبازی بەڕاستی مەسە ئەم ڕۆژەی کاممانیتیان وەکو چۆن ئەڵێ بە بەردەبازی ئازادی بێتە بەردەبازی ڕزگاری یعنی بەڵام ڕەنگە ئێمە زۆرشیان نەزانین و نەزانین کێشن دەستەکانە خۆش مامۆستاگیانجا مامۆستا با هەر لە ئەلبومی ماڵانەوە دەست پێ جاران کە ئەچووی بۆ میوانی بۆ ماڵێک نەریتێکی جوان هەبوو لە نێو ماڵەکانە ڕەنگە ئێستاش مابێ بەڵام ڕەنگە بەداخەوە تۆزێک کاڵبوونەوەی پێوە جار بێ بەشێک لە میوانداریەکە و بەشێک لە کاتە تەرفیهەکانی کە بەسەریانە برد لە نێوخواانە سیرکردنی ئەلبوم بوو ئیتر ئەلبومەکان باپێی کۆنتترین ئەلبوم ئەها چەند ئەلبومێک بوو لەسەرێک گرنگی ئەلبوم لە هەر یەکێک لە خێزانێکە کە تۆ وێنە کۆنەکانی خۆتی تیاپارێزی بە شێوازێکی گشتی خۆی لە چیا بینێتەوە من پێم خۆشە سەرەتا باسی مەچەند چیرۆکێ بکەیت ئەلە کاتی خۆی یەکێک لە ئەباتیڕەکانی سین بانی ئەو کەساکە کە نەخشەکێش و ڕەسامی قەسرەکەی بە پاڵاسەکەی بووە وتێتی وەرە تەبان ڕستێکی کێشا ڕستنی سروشتی بووە یەک لە ڕسمەکە تافگەیەگە بووە وتێتی وەرە کاکە ئەو تافگەیە بکوژێنەرەوە ئەیش تەبان زۆر جوانی دروست کراوە ئەلە بۆچی بیکوژێنمەوە ئەلە لەبەرەوە خوڕەی ئاوەکەی شەو نایڵێ بخەوم لێرەوە یەکێک لە پسپۆڕەکانی بواری میدیا
کە ڕیجز دۆبریەیە لێکچەرێکی هەیە لەسەر میدیالۆژیک باشە میدیالۆجیک بە عەرەبی بێتە بە کوردی بێتە زانستی ڕاگەاندنی گشتی عەرەبیەکە علم الإعلام العام دۆبریە لە ڕێگەی ئەم جوملەوە باز لە کاریگەری ئەیقونەی سوڕاکە ئەڵێ ئەو پێی وایە ینی بڵاوبوونەوەی مەسیحیەت لە ڕێگەی ئەیقونەی سوڕەوەیە نەک ئەیقونەی مەسیح خۆی نەک لە ڕێگەی ئەیقونەی بێبڵەوە عەفو ئینجیل ئەڵێ مەسەڵەن ئەیقونەی مەسیح سوڕەی مەسیح گرنگە بۆچی چکە ئەگەر ئێمە سەیری سوڕەی مەسیح بکەین 2000 ساڵ پێشە سایە کەواتە ئێمە کە دروستمان کردوێتەوە وێنەکەمان دروست کردەوە خاڵە لە ڕێگەی ئیماجینەیشنەوە مەسەڵەن خاڵێکمانەیە ئەم خاڵە یەن وێنایەکەن یعنی تۆ ئیماجینەیشنیەکەی تەسویرێکی وێنایەکی لە مێشکی خۆتە وە ڤیزیۆلایزیەکەی یعنی مێشکی دەکەی بە تەلەڤیزۆن یعنی سوورەکان دروستەکەیتەوە بۆیە لای هەموو مەسەڵەن کەسێک کە هەڵگری دینی مەسیحیەتە لە ڕێگەی بێبڵەوە نەبوو بە پێی بڵین لێکچەرەکەی دۆبریە بەڵکو لە ڕێگای بینینی سوورەکانی مەسیحەوە بووە بە هەمان شێوەژ مەسەلەن کاریگەری سوورەکانی عەلی بۆ خۆی و کاریگەری سوورەکانی حەسەن و حوسێن بۆیە دۆبریە ئەڵێ سوورە ئەبێتە هێزێکی مادی و زەبەخش بۆیە ئەو کاریگەی کە بەڕێزێ باسیەکەیت هەیەی ئەگەر بێنێ سەر ئەو ئەلبومی ماڵان طبعا ئەگەر پێشوی بچینە سەر ئەلبومی ماڵان مامۆستا یەک تۆ زۆر بەوردی چویتە ناو مێژوەکەیەوە هەم لە دینەوە دەستت پێ کرد چکە ئێمە زۆر جار کاڕۆینەوە سەر مێژوو کاریگەریەکانی دین لەسەر هەموو مرۆڤایەتی بوونی هەیە و لە هەمان کاتیشا ئەگەر بگەڕینەوە هەر لەسەر دەمی نیاردەرتاڵەوە مرۆڤەکان لەگەڵ ئەوەی کە لە ئەشکەوتەکانە هاتوونەتەوە بۆ ڕاوکردن و بۆ ئەوەی کە بتوانن شتێک پیا بکەن بیخۆن دواتر هاتوون لەسەر دیوارەکان بەو ئامێرەی کە هەیان بووە وێنەیان هەڵکەندووە هەتا ئێستاش یعنی بۆکو میلەتی کوردیش هەچین بۆ هەندێ ناوچەی کە ئاسەوارە و پەیوەستە بە مێژووکەمانەوە وێنە ئەبینین یعنی وێنەکان ئەدوێن یعنی وێنەکان پێمان ئەڵێن کە ئەمە مێژوەکەی کەیە مرۆڤ چۆن هەڵسوکەوتی کردووە قسەکردەکان چۆن بووە ئەمە بەپی شێوازەکان بەپێی مرۆڤایەتی و چرخەکان جیاوازی هاتووە ئەمە مامۆستا تا چەند ئەتوانین ئێمە وەکو میلەتی خۆمان دوای ئەچینە سەرەوەی کە ئەلبومی ماڵەکان بابەتێکی زۆر گرنگە مێژوو یعنی تا چەند گرنگە ئێمە هەمیشە وەکو تاکەکان بەشێک لەو مێژووی خۆمان بزانین ئەو وێنانەی کە لەسەر چیاکان و ناو ئەشکەوتەکان و شاخەکانە قەت پرسیاریەوەمان نەکردو ئەم وێنانە ئەدوێن و شارستانێتی ئێمە ئاشکراکات خۆی هەر شارستانەتی با بڵێن هەر کورد ناوکوونەتەوە هەموو شارستانەتی مرۆڤایەتی خۆی مێژووی مرۆڤایەتی بە وێنە نووسراوەتەوە یەکەم قۆناغ لە مرۆڤایەتیە پێی ئەوتێ پیکچەر گرافیک وێنە کێشانی مێژوو لە ڕێگای سوورەوە وەکو بەڕێزی باسی کرد مەسەن هەڵکۆڵین لەسەر دیوارەکانی ئەشکەوتەکان ئێستا مەسە من نوێتان بەوەستکەم ئەم دەستگرتنەی کە لە دینی ئیسلامە هەیە لە سەردەمی 4000 ساڵ پێش ئێستا لای هینەکانەوە لای فرعونەکان یعنی ئەم سوورەیە نەقڵ بووە بۆ لای ئێمە و بەم جۆرە دەستگیری نوێژ بکەین یعنی ئەمە تایبەت نییە بە ئیسلام ئەمە لە چوە وەکو بەڕێزی باسی کرد لەو هینانە و هەڵگیراوەتەوە کە لەسەر هینەکان نەخشێنراوە لەسەر دیواری ئەشکەوتەکان یا لەسەر هەر دیواری هەر شاخێ بێ طبعا ئەو قۆناغێکە با بڵێن بەشێکە لە قۆناغی سیاغی تعبیری ئینسانەکان و بەشێکە لە قۆناغی پەیوەندیکردنی مرۆڤەکان بە چیەوە بە حاضری دوای خۆیەوە باشە لە ڕێگەی ئەو وێنانەوە ئێمە مەسەن ئێمەی بەستۆتەوە بەخوانە مەسەن ئەم ڕۆی بەستۆتەوە بە دوێنەوە ومثلا لە ڕێگای وێنەکانی کە لە ئەلبومەکانە هەیە وەکو خانم باسی کرد دوێنێ ئەبەسینەوە بەمڕۆیانێ بێتە لە ڕێگای وێنەکانە بێتە پردێک بۆ ئێمە بۆی بزانین مەسەلەن با بڵێن دوێنێ دیرۆشی کۆمەلگا کە بڵێ مەسەن کاڵێن دیرۆ ڕەنگە تەمەنی 200 ساڵ 300 ساڵ یا 1000 ساڵ بێ پێش ئێستا وەکو بەڕێزی باسی کردووە مەسەلەن سۆمەرەکان چۆن ژیان فێرعونەکان ئێستا تۆ دوو نەسمان هەیە هەردووچیان نەسی سوورەیین مثلا نصي فرعوني كبيوت النص المقدس لقال سومر هموي سوريا باشا او مرحله دوات طبعا قناغي قال ميجوي سومريكان هاوريانا فكره داخلي ان كان صوره كان او مرحله انه ايديوغراف مثلا بيج قال رجاي الصوره فكره كان مثلا بيلا شي اكنوا باشا مثلا كي نمونه كان كاتي خوي السيريان دانا بو شو
وتیانە ئەم کە ڕسمی ئەستێران کێشەوە یعنی شەو بە هەمان شێوە ئەم ئەستێری یعنی دووری بینی ئاسمان و زەوی اینجا مثلەن ئەگەر بینەوە دواتر مثلەن ئەو شتانەی کە لەسەر بەردەکان نووسراوە ئەو قۆناغا مەسەن چۆن قۆناغیەکەمان پیکچەر گرافیک بووە هەڵکەنی سوورە بووە دواتر هاتووە لەسەر با بڵێن بەرد یا لەسەر پێستی ئاژەڵەکان یا سوورەی دروست کردووە یاشتی این کردووە ئەو مەرحەلەی تەدوینە دوا قۆناغی ئەمە مەرحەلێکمان هەیە کە مەرحەلەی چییە مەرحەلەی کتابە و لەدایکبوونی تابعەیە کە هیچەکە لە سەورەکان لە 1400 ڕێنسانسی غەرب بەبێ تابعە نییە باشە لە دوای ئەمەوە مرۆڤایەتی پێی ناوەتە ئەو مەرحەلەی کە ئێوە باسەکەن کە پێوتەیە مەرحەلەی عەسڕ سوورە ئێستا هەموو مرۆڤایەتی لە چیاژی لە ناو شارستانێتی سوورە ئەژی وەکو خۆتان نەزانن کێکیجاتمان هەیە دۆبرێ باسیەکە ئەڵە بەداخەوە لە عەسڕێکاین ئەوە سوورەم بەرهەماتوە خەریکە کوێرە بین یعنی سوورەکان ڕەنگە ڕێنیشان دەرمان نەبن چونکە خۆتان نەزان تۆ بەس سەری ڕکامی تەلەڤیزیۆنەکان کە بزانن بەس لەسەر برنج چەندەوە باز لەسەر برنج باز لەسەر مەسەلەن مایکاپ کە دوای چینەنەوە مۆزوعەوە چەند سوورە بەرهەمات جا مامۆستا کۆمەڵێک لە کتێبیشی لەگەڵ خۆی هێناوە ئەگەر مامۆستاگیان هەر لەگەڵ وتەکانی شتاکە پێشکەشمانەکەی کەمێک لە وێنەکانیشمان پیشان بدەیت سپاسی تۆ سەریکە یەکێک لە کارە گرنگەکان مەسەلەن کە من مەسەلەن هەقە بینرخێنی ئەم کاری کە ئاسۆیە سلێمانی و خاچی ئەم سلێمانی خاچۆ لە چۆ لەدایک بووە لە ئەلبووی ماڵانەوە لەدایک بووە هاتووە مەسەلەن ئەلبوومی ماڵەکانی لاپەڕەکەەوە کە وەزەم کاگاسۆ بەرنامەی چێبوو لە کورسات باشە و منیش دەمێکە مەسەن هەمان پرۆژەم هەیە پێش ئەکا کاگەسۆ لە ئەلبوومی ماڵانە بۆ ئەلبوومی نەتەوە مەسەلەن ئەو سوورە بچکۆلەی مێژووی مەسەلەن گەڕێکی سەرشەقام ئەو سوورە بچکۆلەی مێژووی گەڕێکی چوارباخ ئەو سوورە بچکۆلەی کە مەسەلەن مێژووی گەڕێکی مەسەلەن گاوران سامونکەران گۆیژە مەسەلەن هەندێک گەڕێکی خەڵکە نای نازانێت مەسەلەن گەڕێکی هۆلێ کە دەزانێت گەڕێکی هۆلێ لەکوێ لە سلێمانی نازانێت مەسەلەن تاوڵەی سواری مەسەلەن کەس نازانێت لەکوێیە ئێمە لە ڕێگای ئەم ئەلبومانەوە کە بەشێک لە معالمی تاوڵەی سواری تایە وەک بەشێک لە معالمی مەسەلەن گەڕێکی هۆلەی تایە بەشێک لە معالمی با بڵێن قاوەخانەی سەرچیمەنی تایە کاتێ لە ئەلبووی ماڵانەوە کاگاسۆ هاتووە دەریێناوە ئەوسا ئەبێ بە بەشێک لە ئەلبوومی نەتەوە ئەمە چ گرنگیەکی هەیە مەسەلەن لە هینەکەی کاک ئاسۆ ئێستا کاتی ئەوە نیێمە لاپەڕە هەڵی بینەوە مەسەلەن بەشێک لە خانوەکانی با بڵێن گەڕەکە کۆنەکانی تایە گرنگی ئەمە چییە؟ گرنگی ئەمە بریتە لە زیندووکردنەوەی هێریتیج بریتە لە توراسی نەتەوە چونکە ئەگەر سەری تعریف یونیسێف بکەیت ئەڵێ هیچ نەتەوەیەک نییە بەبێ بوونی مەسەلەن هێریتیج ئەلە چکا بەشێکە لە ئایدی ینی پێناسەی نەتەوەی تۆ ئەمە لە ڕێگای چیەوە ئەمە ئەپارێزین هەر لە ڕێگای تێکستۆ نایپارێزین مەسەلەن ئێستا تۆ ئێمە هەموو جارێ باسیەکەین لە ئەڵین هەڵەبجە کیمیابارانی هەڵەبجە ئەبێ بە دەربەنی پەپوو لە لای شێرکۆ بێکەس مەسەلەن ئەنفال ئەبێ بە شاری مۆسیقار سپیەکان لای بەختیار بەڵام ئەمە تێکستە باشە بەڵام هەڵەبجە بێ بە سوورە هەڵەبجە لەسەر دەستی فۆتۆگرافەرە ئێرانیەکان و فارسەکان بە تایبەتی ئەبێ بە سوورە و ئێمە لێرەوە مەسەلەن ئەکەینە بەردەم دوو با بڵێن خیتاب دوو سەقافەت بەرهەمێ دوو خیتاب بەرهەمێ یەکیان پێ ئەوتێ گوتاری وێنە گوتاری تێکست یان ڕۆشنبیری تێکست یەکیان پێ ئەوتێ گوتاری وێنە یان ڕۆشنبیری وێرە واگەر مەسەلەن بەنامەکەم هەبێت ئێمە توانین زیاتر فۆکەس بخەینە سەر مەسەلەن کاریگەری ئەم دوانە مامۆستاگیان حەزەکەی هەر ئەو کتێبەی دەستە بێ بە من بۆ ئەوەی ئەمەشیانە بم بۆ هاوکارم سەرکۆ بۆی لەگەڵ تەشیرینەکانی بەڕێستا ئێمە وردە وێنەکانیش پیشان کتێبەی سلێمانی و خاچی من لێرەوە ڕۆحی شاد بێت کاک ئاسۆ هونەرمەندێک و خەمخۆرێکی ئەم شارە بوو کەسێ بوو لەو کەسانی کامیشە بە دوای مێژووی ئەم شارەیە گەڕا بە دوای مێژووی میلەتەکەمانە گەڕا بەڵام مەرگ ڕێگەی پێنایە کە بەردەوام بێ بەڵام ڕۆحی شاد بێت و بە هیوای ئەوەی کە بەرهەمەکانی بەباشی بچێتە ناو خەڵکەوە مامۆستا زۆر جار ئێمە باسیڕێگا ببن بێ مەسەلەن فەلسەفەیەکی ژیانی ڕەنگە کاگاسۆ تەنها بۆ لە دایک بکە ئەو کتێبە بەرهەم بێنێت ببنێت ئیتر تۆ ئەبیتە بەڕاستی ئەبیتە ڕەمزێکی ئەڵێ جێ دەستت دیار مامۆستا زۆر جار باسیەوەکەین ئێمە لە ڕێگەی وێنەوە زۆر
مێژومان بۆ ئاشکرا بێت یعنی ئێستا گەر ئێمە من یەکێ لەو کتێبانەی کە خوێنمەوەمە هەر ئەگاداری ئەوین کە بابانیەکان مینیشین بوون هاتە سلەیمانیان دروست کرد بەڵام پێش سلەیمانی ئێرە چۆ بوو چەند گوندێکی پێکێنا بوو گوندی مەڵکەنیمانەیە گوندی دەباشانمانەیە گوندی کەڵەکنمانەیە یەکێ لەو کتێبە جوانانی کاک نەوزاتی مهندس نووسێتی ئەڵێ گوندێکی مێژووی کۆن گۆڵانێکی کۆنی نوێی سلەیمانی ئێستا کە کەڵەکن تێکەڵ بۆ بە سلێمانی کە گوندێکە و هەموو وێنەکانی هێنا وێنەکان خۆی ئەدوێ کە ئەمە مێژۆکەی بۆ کێ گەڕێتەوە چۆن دروست بوو چۆن خەڵکەکەی ژیاوە شارستانێتی چۆن بۆ لەو گوندانەیە ئەمانە وای کردووە کە تۆزێک مێژووی ئێمە بناسیێنێ لێرێ پرسیارەکەی منەوەی ئێمە ئەتوانین ئەگەر قسە نەکەین ڕستە نەنووسین لە ڕێوێنەوە مێژوی خۆمان بە خەڵک بناسیێن طبعا پرسیارێکی زۆر گرنگە و پرسیارێکە دڵنیا دەکەم تاکو ئەم چرکە ساتە با بڵێن پسپۆڕانی بواری میدیا و پسپۆڕانی بواری ڕاگەاندن و ئوستازەکان و تەنانەت زۆربەی فەیلسوفەکان مەسەلەن لەوانە جیل دۆڵۆز لەوانە مەسەلەن ڕۆڵان بارت لەوانە بیاد بۆردیۆ کە هەمووین کتێبیان هەیە لەسەر ئەم جملەی بەڕێزێ ئایا مرۆڤاتی ئەتوانێت دەستبەرداری تەکس بێت نەخێت شتیوان ڕوونایە بەڵام بەداخەوە مەسەلەن سوورە وای کردووە کە تێکس کاڵ بێتەوە باشە و ئەمە بۆ خۆی مەترسێکی گەورەی هەیە یەکێک لەو مەترسیانەی کە کتێبێکمان هەیە باسی تەسیرات ئەسوورە ئەسوحفێ بە ئەکات باسی کاریگەری سوورە ئەکات ئەڵێ وا ئەکات طبعا با پێشەوەی باسی نەگەتیڤی سوورە بکەین پۆزیتیڤێکی هەیە ئەڵێ سوورە ڕۆڵی گەورە ئەبینێت لە مەسەلەن گەاندنی ئازادی و فراهەمکردنی فەزایەک بۆ دیموکراسیەت باشە مەسەلەن با ئێمە یەک مقارنە بکەین مقارنەی تەلەڤیزۆن لەگەڵ ئینەکان مۆبایلەکانمان مەسەلەن تەلەڤیزۆن وەسیلەیەکی زۆر گرنگە ئەگەر بەراوردی کرد لەگەڵ رادیۆ زانە مەسەلەن چەند بایەخی گەورەی هەیە تەلەڤیزۆن لەبەرەوە بریتە لە سوورە و تێکست وەزایدەن ئینارە و زایدەن ئەمانە ئەی ئەگەر ئێمە تەلەڤیزۆن لەگەڵ مەسەلەن سمارت سێلفۆنەکانمان ئینکەین تەلەڤیزۆن جیاوازی لەگەڵ سمارت سێلفۆنەکانە ئەو سوورەی کە لە تەلەڤیزۆن دێت ئەو سوورەیە بۆ بەسەکرێ باشە بەڵام لە ڕێگای مەسەلەن مۆبایلەکەمەوە من خۆم سوورەکان هینەکەم اختیارەکەم ڕاستە باشە ئەمە دیوێکی هینەکە دیوێکی با بڵێن پۆزیتیڤی وێنە دیوە خراپەکەی چی کردووە مەسەلەن ئێستا من کە هاتم بۆ ئێرە شەوێ خێنمەکەم وتی بانی چیزی لێ لەبەرەکەی بۆ کورسات باشە مەسەلەن چۆن قژ دابێنم باشە جۆری کراسەکەم چۆن بێت بەڵام باشە ئایا بینەری ئێمە مەسەلەن سەیری ستالی فایقەکە جێ لە قسەکان یەکرێ لێرەوە مەسەلەن ئێمە ئەوی کە سوودی پێگەینین جۆری جلەکەی من و جۆری ستایلی قژم نییە بەڵکو جۆری چیە ئەو قسانی کە من کە ئەو بەنامەی کە من بەڕاستینیەکەم ئەو قسانی کە ئیکەین لەسەر تەوەرەکە باشە بەڵام بەداخەوە ئێستا لە بابڵی لە عەسرێکە ئاژین سوورە و سحری سوورە مەفعولی سوورە وای کردووە کە ئێمە جۆری مۆبایلەکانمان جۆری سیارەکانمان ستایلەکانمان و مەسەلەن با بڵێن دیکۆری ماڵەکان پێش بابەتەکانی تر هەمووی کەوتووە هەمووی اینجا ئەمە زیانەکەی چییە مەسەلەن تۆ زیانی سوورە چییە کە تۆ چی مەسەلەن دەرمانێک گەکڕی مەعجوونی دان تۆ سوورەکە کڕی مەعجوونەکە ناکڕ کە تۆ چی دەرمانێکی پێفرۆشن لە سەیدەلەکان ئێمە نازانین کوالیتی دەرمانەکە چۆنە سوورەکە ئاکڕین یانی بەڕووکەش ئەڕۆین لەگەڵ بابەتەکانە لەگەڵ ناوەڕۆکان ئەوەیە کە بەشێک لە وەڵامی ئەوەی بەڕێزێ ئێمە تەعامل لەگەڵ ڕوخسارەکەین ئێستا لەگەڵ خانمێک لێرە مەناقەشێکی بچووکمان دروست و مەیکەپ چییە؟ مثلا مەیکەپ بەرهەمێنانی خوددا بەرهەمێنانی سوورەی خوددا مثلا جۆری قژە چۆن دایێنی مثلا سوورایی لێوەکەمان مثلا با بڵێن ئەو عەدەسەی کە بۆ چاودا ئەنرێ اینجا مەسەلەن فیلەر و بۆتۆکس و ئەمانە ئەمە وای کردووە بۆچی لە سوورە وای کردووە کە با بڵێن تۆ لە هینا تەزاهورات بژیت نەک لە شتە ڕەسەن و ناخیەکانە بۆچی چکە مەسەلەن کە من چمە شەقامەکان خەڵکی نازانم من فکرم چییە زۆر باش ئەڵێ ماشەڵە مەسەلەن چاکەتەکەی جوانە یا مەسەلەن وەڵا مەسەلەن ئەو تەنورەکەی جوانە یا وەڵا قژی جوان بڕیەوە یا ئەمە چییە؟ ئەمە هەمووی لەژێ کاریگەر و بێگومانوە مامۆستاگیانجا جاران ئەم وێنە کۆنانی کە من باسی وێنەکانی ئایلی خۆمانەکەم بەس دڵنیام لە هەموو خێزانەکانە بەم شێوازەیە لە پشتی وێنەکەوە
یادگاریەک نووسرا بوو تۆمارێک هەبوو کە دەستنووسێک بوو بۆ نمونە بەڵێ ساڵەکەی ئەو شوێنە کوێ کە وێنەکەی جاگیراوە ڕەنگە لەگەڵ ڕۆشتنی زەمەنا وردە وردە بەداخەوە وێنەکان هەنێکیان شێوازەکەی خۆیان لەدەست بدەن و ئەم بابەتانەشی کە لە پشتی وێنەکان وسراوە ڕەنگە ئەمەش لە ناو بچێ جا بۆ گرنگیدان و پارێزگاریکردن هەم لە وێنەکە لە خودی وێنەکە و لەو دەستنووسانەی کە لە پشتی وێنەکەشان وسراوە هیچ بابەتێکی دیاریکراو هەیە هیچ ڕێگەیەکەیە بگیرێتە بەرتاوەکو ئەمانە بپارێزرێ بەڵێ ئێستا هەقە لێرە باسی ڕۆڵی بنکەیژی بکەین مامۆستا ڕەفیق و مامۆستا ئەو دوو برای مامۆستا ستیق کە ڕۆڵێکی گەورە دەبینێن لە دیجیتەڵایزکردنی مثلەن مێژووی پێش ئێمە چه ئەوانەی کە وەکو بەڕێزێ باسی کرد مەخطوطاتە ئیتر مەخطوطاتەکان مەخطوطاتی با بڵێن دینین یا مەخطوطاتی مثلەن ئەدەبین یا مەخطوطاتی مێژوویین طبعا ئێستا بنکەیژی ڕۆڵێکی گرنگە بینن بۆ ساکنەوەی طبعا مەخطوطات بە ئینگلیزیەکەی پێوتێ مانوسکریپتس و ئێستا ستافێکی زۆر باشیان هەیە کە هەوڵێن بۆ پاراستنی ئەوەی کە بەڕێزێ باسی کرد چ ئەوەی کە تێکستە و چ ئەوەی کە بەڕاستی وێنەیە و خۆزگەی بە هەموو ماڵێک هەموو ماڵێکی کورد بۆ پاراستنی بەشێک لەو مێژووی کە لەناو چەکمەجەی ماڵەکانمانە هەیە کە چیرۆکی دیرۆشێک ئەجێڕێتەوە لە مێژووی یەکێکی وحدەیەکی بینایی چکان خێزان وحدەیەکی بینایی کۆمەڵە مثلا سوورە گەورەکەی کۆمەلگا سوورە گەورەکەی نەتەوە لە وحدە بینایەکان پێگێت کە خێزانەکانن ئەو ئەلبومانە هەر یەکە بریتە لە پارچەیەک لە سوورە گەورەکەی مێژووی ئەم شارە ئەگە باسی مێژووی شارێ بکەین هەرێک لەو سوورانە پارچەیەکی بچووکە پەزڵێکە لە مێژووی نەتەوەیەک لە مێژووی مەسەن کوردستان لە مێژووی کوردستانی باشوور مەسەنن ئەگە سێری کارەکانی بابڕین کاگەسۆ بکەی بەشێکی زۆر فۆکەسە لەسەر چێ لەسەر شاری سلێمانی بەس خۆزگە کەسێکی لە هەولێر هەمان کاری کاگاسۆ بکە و پەرزڵی ئەلبومی ماڵەکان بێنێت و بە تێکستەکانە ئەو گرنگی ئەو تێکستانی کە تیاتی کە چیرۆشی دەکانە گەردەوە چیرۆکەکان چین مەسەن کەسایەتیەکانمان پێڵێن وێرمان پێڵێن شوێن ئەم شوێنە چۆ بووە و با بڵێن پۆرترێتەکان مەسەن پۆرتێتی کەسەکانمان پێڵێن خۆزگەی با لە دهۆک مەسەلەن ئەم کارەکە خۆزگەی با لە پارچەکانی کە ئەم مینەکە بۆ پاراستنی چی بۆ پاراستنی بەشێکی گرنگی ئەو مێژووی کە وەکو بەداخەوە سۆزان میسیراز دەم کتێبە باسیەکە مامۆستا ئێسای بینی کە لە هاوکارم ئەژین ئەم کتێبەی بە دەرخانەکانی بەدەستەوەیەکە مێژووی میرەکانی تیا و کوڕەکانیانی تیا ئەبینین کە ئەمە ئەگە هەر بە وێنەکەیە تۆ کۆمەڵی ڕستەت لا دروستە بێت ئێمە چۆن ئەتوانین لە ڕێگەی کە هەمیشە باسی کەلتور و کەلەپورەکەین لە ڕێگەی کەلتور و ئەتوانین بە شێوەیەکی گشتی هەموو بابەتەکان خۆمان بناسیێنین بە نەوتەکانیکە ئەی لە ڕێی کەلەپورەوە کە وێنە بەشێکە لە کەلەپورەکەمان ئەتوانین وێنەکانمان بدوێت کە مێژووی خۆمان بە نەتەوەکانی تر بناسیێنی من ئەوە شەرتەوەرێکی زۆر باشە کاتی خۆی ساڵی 1920 یەکێک لە گەڕیدەکان کە ئەنترۆپۆلۆگ بووە هاتوۆتە شاری سلێمانی تقریبان حەو مانگزیکی ڕەنگە لە سلێمانی و ئەتراکی سلێمانی بووە کە ئەویش کێیە کلۆدیۆس میستەر ڕیچە گەشتەکەی ڕیچ گەشتەکەی ئەگەر ڕیچ سەیریکەن ئەزان مێژووی ئەم شارە جلوبەرجی بابانەکان جلوبەرجی هەورامیەکان ئەو ئالەتە مۆسیقانەی کە کورد بەکارهێناوە ئەو ئالەتە مەسەڵەن حەربیانەی کە کورد بەکارهێناوە باشە تەسەڵ کە ئەم پیاوە ئەم گەڕیدەیە ئەم ئەنترۆپۆلۆجیستە هاتووە لە ڕێگەی پەڕەموچەوە پەڕەموچ چییە پەڕی مەسەلەن کەڵەشێرێکە هاتووە بە مەرەکەبی کردووە و جلوبەرکەکەی دروست کردەوە یعنی بەشێک لە معالمی کەڵتور و ئەوەی بەڕێزی باسی کرد کەڵتور و فەرهەنگ و توراسی ئێمە هەروەها شوێنەوەات مەسەلەن بیناسازی پاراستووە ئەدەواتەکانی بیناسازی لە سلێمانی خەڵک چۆن بینای دروستووە مەسەلەن کێ لەو جوملانی کە بەناوبانگە لاین ئەڵێ حەمامانی کە من لە سلێمانی بیبەونە لە سەردەمی مەحموود پاشای بابانە کە لە سلێمانی بووە ئەڵێ لە ئەستەمبوڵ نەبووە باشە پرسیارە بکەین خۆزگە ئەگەر ئێمە کامێرێکمان بایەتە دەست ڕیژیز دۆبرە و وێنەی بگرتایە ئێستا پاشخانێکی زۆر باشی بەجێهێشت لەبەرەوە تۆ سەری ئەم دوو بەراوردکاری بکە ئەگەر مەسەلەن قەڵەم نەبێت ئێمە هیچ وەکوتمان کە هیچ کاتێ باسیەوە ناکەین کە قەڵەم بەداخەوە کە ئێستا ڕۆڵی زۆر کەم بۆتەوە
کەم کەسێ کتێب خوێنێتەوە من سەری بەرامبەر تەلەڤیزیۆنەکان دانیشین یا بەرامبەر هینەکان دانیشین سەری سوورەکانەکەین خۆزگە مەسەلەن با بڵین کاتێک با جملەیەک ماتەوە بیر ئەڵێ کاتی خۆی کە هەموو کاتێک خەمیەوە خۆم کە بێکەس شەلی هینە خوێنێتەوە 26 ساڵە بەرامبەر ئەدڤانس خۆزگە کامێرەیەکە بۆ ڕیکۆردی کردە ئێمە ئەم چیرۆکە ئەگەڕنەوە بۆمان باشە چەند گرنگە مەسەلەن ئەو چرکە ساتە با بڵێن کەسێکە بووە تۆماری ئەرەی هینی کە بەرامبەر ئەدڤانس ئەخوێنێتەوە لەبەرەوە ئێمە با بێنە سەر شتێک یعنی مثلا من دەمێکە پرۆژەیەکم هەیە ئەڵەم کورد مێژوویەکی نووسراوی هەیە چۆن ئەم مێژوو بکەین بە مێژووکی بینراوە ئەو ئەرکەی کاگاسەوە و ئەو ئەرکەی کاک مەسەلەن کاک عەبدولخالق سابر کە هاتووە بنەماڵ و هینەکانی ناو شاری سلێمانی و ئەطرافیشی کۆ کردوێتەوە باشە کە ئەمە ئەرکێکی گرنگە هەوڵدانێکە بۆ ئەوەی کە مێژووی ئێمە چۆن نووسراوە چۆن ئەخوێنرێتەوە لە هەمان کاتەچە پێویستە ئەمە گرنگە چکە گرنگی ئەمە لە چییە؟ گرنگێکی لەوەیە کە ئەوەی کە بەڕێزیشی باسیکە بێنەوە سەر ئەوە گرنگینی ئەلبووی ماڵان لە چیایە؟ طبعا سوورە و کە با بڵێن توراسی تاپارێزە وەکو کاکەوتی بە پێی تعریفی یونسکۆ ئەڵێ بەشێکە لە ئایدی بەشێکە لە پێناسەی نەتەوەی ئەڵێ هەر نەتەوەیەک توراس و هێریتەیج و مەسەلەن کاڵچەی خۆی نەپاراست بوو باشە بەشێک لە ئایدی نەتەوەکە ینی ئایدی هەر بەتەنیا بریتی نییە لە زمان بەتەنیا بریتی نییە لە جلوبەرگەکانمان باشە یعنی مەسەلەن مەبەستم جلوبەرجی با بڵێن هینی ترادیشناڵیمانە مەسەلەن کە جلوبەرجی کوردیە هەر بەتەنیا ئەوە نییە بەڵکو بریتە لەوەی کە مەسەلەن ئالەتە مۆسیقەکانمان مەسەلەن لەوحاتەکان کە هەمان بووە چکەمەە بەشێکە لە توراس دوو بەشێ بەشێکی مادی و بەشێکی غێر مادیە بەشێکی گرنگە لە ئایدی کە بەداخەوە ئێمە ئەو گرنگیەمان نەزانیوە مەسەلەن بەداخەوە ئێستا مەسەلەن گە سەیریکەی لە ژێر کاریگەری سیحری وێنە ئێمە یەن گەڕەکە کۆنەکان تێگەین شاری کۆنی سلێمانیمان تێگاوە و مەسەلەن ئەو مێژۆمان ڕوخانوە ڕوخانی ئەو مێژوە وەکوە بەشێک لە ئایدی بدەڕێنیت پێناسەی نەتەوایەتی نییە باشە مامۆستا زۆر جار ئێمە گەر زۆر باسی ئەوە بکەین کە بەڕێستان زۆر بە ئەکاتیمیانە لەسەرم بابەتانە شارەزاییتان هەیە کە ئێمە بگەڕێنەوە بۆ ڕابردوی خۆمانۆکو کوردستان کوردناسە ڕۆژئاوایەکان هاتون مێژووی ئێمە باسەکە دانیان پیاناوە بۆ نمونە مارکۆپۆلۆ بۆ یەکەم جار ناوی کوردستانی هێناوە و دوای ئەوەش هاتون کاریان لەسەر ئەوە کردووە کاڵێ کوردناسەکان چه سوودێکیانە بوو یەکسەرە گەڕێنەوە بۆ جوگرافیا و مێژوو هونەر و بابەتە کەلتوریەکان و شوێنە ئارزانیەکان ئەم بەشانەی ئێمە هەڵدراوە کۆ بکرێتەوە لە ڕێگەی وێنەوە جارێکی تر ئێمە بە جیهانی بناسیێنین بەداخەوە مەسەلەن جێگەی داخە کە ئەبای من ئەو کارم کردایە بەڵام بەداخە ئەو شارەمان نەبووە لە کاتێکا مەسەلەن کتێبەکەی ڕیچمان خوێنێتەوە کاتی خۆی وەکو خانم وتی مەسەلەن بە تەلەبەمان ئەناسان کە ئەم پیاوە ئەم کارەی کردووە لەم شارەیە ئەی بۆ خۆمە نهاتین کە کامێرەمان بەدەستەوە بوو بەشێک لە مەسەلەن معالیمەکانی گەڕەکی جوولەکان بپارێزین مەسەلەن تۆ تەسەوور کە لەم شاری ئێمە کە شارێکی چەند بچکۆلە بووە مەسیحی تیاژیاوە بەوە جوولەکەی تیاژیاوە مەسەلەن ئێمە چۆن ئیسلام مزگەوتی هەیە مەسیحەکان کڵێسیان هەیە و جوولەکەکان کەنیشتویان هەیە کوا کەنیشتۆی جوولەکەکان لە سلێمانی وانە کە بەداخەوە ئێمە ئەم کارەمان نەکردو و ئەم مێژۆمان نەپارێزەوە بەڵام ئەوە تقریبا نزیکی 12 ساڵە هەوڵما بەشێک لە شاری کۆن ئۆڵستی کە ئەو شەش گەڕەکە کۆنی سلێمانیە هەوڵ بین بەشێک لەو کینە بپارێزین لە بیناسازیەکەی لە فیزیکال فۆرمەکەی و ئێستا یعنی خۆشبەختانە با بڵێن قایمقامی ئەم شارە هاتوۆتە سەرخات و پارێزگاری ئەم شارە هاتوۆتە سەرخات شارەوانی سلێمانی باخی ئەمە ئەزانن مەسەلەن شوێنەوار وە بەرپرسی شوێنەوار و بەرپرسی با بڵێن کاڵچەر لە پەرلەمانی کوردستان ئێمە کۆبوونەوەمان لەگەڵاکردون لە قایمقامی لای کاگاوات کە بتوانین بەشێک لەو ئایدیە بپارێزین کە لەژێر با بڵین بەداخەوە لەژێر کاریگەری خراپی سوورەیە کە ئەبێ ئێمە ئیلا بیناکانمان لە بینا شوشەکانی با بڵین ئەستەمبول بچێت لە بینا شوشەکانی دوبەی بچێت کە ئەمە بەشێکە لە
سڕینەوەی مێژوو بەدام دەستەکانە خۆش بە مامۆستاگیان بێگومان وتەکانە ئەوە نە شیرین بوو ئەوە بە جوانی ڕوونکردنەوەت بۆ بابەتە کە ئەکرد حەزمانە کرد قسە بکەین لەسەر ئەم بابەتە بێگومان خۆی بابەتەکەش زۆر فراوانە گوتی زیاتر هەڵ ئەگرێ ئیشەڵا لە دەرفەتی ترە ئەتوانین کە لەسەر لایەنەکانی تری وێنش گفتوگۆ بکەین سپاس بە ئەوی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئێوەش حەقا ئاخر کەلیمەی من بێت کە ئەم کتێبەی سۆزان پیشان بین بەڕاستی سۆزان میسیلاس ساڵینەوەی گێتە سلێمانی یەتە کوردستان ئەفوو و لە ماوەی 6 ساڵە ئەم خانمە کە با بڵێن فۆتۆگرافەرێکی ئەمریکیە لە ماوەی 6 ساڵە کتێبە دەرەکات سەر چاپەرچەی کوردستان و ئەم کتێبە دڵنیاتەنەکەم بەقەی شۆڕشێک ئیسفادە هەیە چکە ئازارەکانی نیشتیمان و خەون بینەکانی ئێمە یان مەسەلەن خەون بینێکی سنەیەک دیار بەکرێک قامیشلۆیەک هەولێریەک دووەکێک و سلێمانیەک پێکەوە ئەبەستێتەوە سۆزان ئەم جودەی کردووە جێگەی خۆی بوو لەم بەرنامەیە ئیشارە دەستەکانە دەستەکان بەیوای تەمەندرێژی وای بۆ ئێوەش ئیشاڵڵا